سلێمانی ڕۆژێکی سیاسی بەڕێکرد. سەرەتا لە تەوقە و باوەشێکی گەرمی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی لەگەڵ مەزلوم عەبدی دەستی پێکرد. ئەمە کۆبوونەوەی یەکەمی ڕۆژەکەیە، باسی سووریا و ڕۆژئاوای کوردستانە. دیدارەکە پاش ڕۆژانێکی سەختی ڕۆژاوای کوردستان دێت کە ڕوبەڕووی هێرشی حکوومەتی دیمەشق بوونەوە و لە کۆتاییدا ڕێکەوتنێک کۆتایی بە ئاڵۆزیەکان هێنا. مەزلوم عەبدی سوپاسی ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد لەو ڕێکەوتنە و لە بەرەنگاربوونەوەی تیرۆردا. بافڵ تاڵەبانیش جەختی کردەوە کە لە پشتیوانیکردنی ڕۆژاوا بەردەوام دەبێت تاوەکو دڵنیا دەبنەوە لەوەی سووریا دەبێتە وڵاتێک ماف و نوێنەرایەتی هەمووانی تێدا دەستەبەر دەبێت و حکوومەتەکەشی دەرخەری هەمەچەشنی کۆمەڵگەی سووریا دەبێت. هێشتا هەرباسی سووریایە و سلێمانی کۆکەرەوەی جەمسەرەکانە، کۆبوونەوەی لووتکەیە و سلێمانی هەمووانی کۆکردوێتەوە. بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی و مەزلوم عەبدی لە ریزی یەکتر دانیشتون بەرامبەر تۆم باراک کە نوێنەرایەتی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا دەکات و بە ئەندازیاری ڕێکەوتنەکەی نێوان دیمەشق و هەسەدا دادەنرێت. ئەو ڕێکەوتنەی کە قوبات تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا جەختی لەسەر کردوێتەوە و گوتوویەتی پێویستە هەموو ئاستەنگەکانی بەردەمی لا ببرێن و وەکو خۆی جێبەجێ بکرێت. قوبات تاڵەبانی بە تۆم باراکی گوتووە گەلی کورد قوربانیەکی زۆری داوە لە پێناو و ئاسایشی ناوچەی و نێودەوڵەتیدا و پێویستە کۆمەڵی نێودەوڵەتی و بە تایبەتی ئەمریکا هاوکار بێت لە گەرەنتیکردن و دابینکردنی مافەکانی کورد لە سووریایەکی دیموکراتیدا. ئەگەر تاوەکو ئێرە دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستان فۆکسی کۆبوونەوەکانی سلێمانی بوو بێت، ئەوە لە کۆبوونەوەیەکی پێشتردا باسی گرێکوێرەی عێراق و چەقبەستووی پرۆسەی سیاسی بووە. تۆم باراک بەخۆی و فایلەکەی دەستیەوە سێ قۆڵی لەگەڵ بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی کۆبەتەوە و تاوتوێی شکاندنی بەستەڵێکی سیاسی عێراقیان کردووە کە ئێستا لە بۆشایی یاساییدایە و نەسەرۆک کۆماری نوێ هەڵبژێردراوە و نەچارەنووسی بەربژێری سەرۆک وەزیرانیش بە تەواوی ڕوون بووەتەوە. پەیامی کۆبوونەوە سێ قۆڵێکە پەلەکردن بووە لە پرۆسەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. بۆ مانایەی کورد لە سلێمانیەوە بڕیار لەسەر بەربژێری سەرۆک کۆمار بدات و دواتریش پرۆسەکە بەردەوام بێت بە ڕاستپاردنی بەربژێرێکی سەرۆک وەزیران کە خواستی هەمولایەکی لەسەر بێت. ڕەنگە پاش کۆبوونەوەکانی ئەمڕۆی سلێمانی پەیوەندیەکانی سووریا و ڕۆژئاوا بچنە خۆناغێکی دیکەوە، هاوکات جوڵەیەکی خێراش لە عێراق دەست پێ بکات کە کۆتایی بە چەقبەستووی سیاسی بهێنێت و پۆستە باڵاکان یەکلا بکرێنەوە.